ڕەشە خۆشەویستەکە لای زۆرینە ڕەش نیشانەی ناشیرینی و ڕەشبینی و زۆر شتی تری سلبیە، بەڵام ئەم ڕەشەیان جیاوازە بە هەڵسوکەوت و ڕەفتارەکانی هەمووانی کردووە بە خۆشەویستی خۆی. ڕاستە بەڕووکەش ڕەش دیارە، بەڵام ئەو ناخەی ئەو هەیەتی ڕەنگە هیچ سپیەک نەیبێت. لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانن سادیۆ مانێ چی کردووە بۆ گوندەکەی. گوندەکەی کردووەتە شارێکی کامەڵ، مانەی تەمەن 30 ساڵ لەسەر حسابی خۆی چەندین پرۆژەی خزمەتگوزاری بۆ گوندەکەی بنیاد ناوە و کردوویەتی بە شارێکی تەواو بە هاوکاریکردنی خەڵکەکەی کە ژمارەیان 2000 کەسە. خەستەخانەیەکی بە بڕی 445,000 یۆرۆ بنیاد ناوە، بە بڕی 250,000 یۆرۆ قوتابخانەیەکیشی بۆ دروست کردوون لەگەڵ مزگەوتێک و چەند پرۆژەیەکی تری خزمەتگوزاری. ئەمە هەمووی نییە، هەموو خێزانێکی گوندەکە مانگانە 70 یۆرۆ لە موچەی مانەیە وەردەگرن. لاپتۆپی خۆڕایی دەبەخشێتە ئەو کەسانەی شارەزای کۆمپیوتەرن. بەڕی 400 یۆرۆ دەداتە خوێندکارە زیرەکەکان. بۆ منداڵانیش جلی وەرزشی و تۆپی پێ دابین دەکات. خۆی دەڵێت خەڵکی گوندەکەم بەردەوام پاڵپشتی منیش نامەوێت لە بیریان بکەم. لەوانەیە بەو هاوکاریەکەمەی من گەنجەکانمان بتوانن ژیانێکی کەمێک شایستەیان هەبێ. دڵنیام بە تێپەڕبوونی کات گەنجەکانی لادێکەم سەرکەوتوو دەبن. لە ساڵی 2020دا لە ڕێگەی ڤیدیۆیەکەوە چیرۆکی باوکی گێڕایەوە. باوکی مەلای مزگەوتی گوندەکەیان بووە و کاریگەر بووە پێی. دەگێڕێتەوە چۆن باوکی کۆچی دوایی دەکات لەبەر ئەوەی خەستەخانەیەک لە گوندەکەیاندا نەبووە. هەر بۆیە ئەمە لە خەیاڵیدا دەمێنێتەوە و بڕیار دەدات ئەگەر ببێتە پیشەگەرێکی بەتوانە خەستەخانەیەک بۆ گوندەکەی دروست بکات. هەروەها دەڵێت کاتێک منداڵ بووم باوکم بەردەوام پێی دەوتم شانازیم پێوە دەکات. دڵێکی گەورەی هەبوو، مردنی گەورەترین کاریگەری کردە سەر ژیانی خۆم و خانەوادەکەم. مانێ تاوەکو ئێستا هاوسەرگیری نەکردووە و جیاواز لە هاوسەرگیری بیر دەکاتەوە. دەڵێت ئەو کەسەی دەبێتە هاوسەرم دەبێت پەیوەست بێت بە دینی ئیسلامەوە و بە باشی جێبەجێی بکە. ئایا تۆش سەرسامی کەسایەتی سادیۆ مانێیت؟